بەشداری نەکردن لە هەڵبژاردن دەنگدانە بە پەدەکە و خیانەت و داگیرکاری. لە 33 ساڵی ڕابردوودا حکومڕانی هەرێمی کوردستان بە شێوازێک بوو کە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر پڕۆسەی دیموکراسی دروست کردبوو. بە شێوەیەک هاوڵاتیانی هەرێمی کوردستانیان بێهیوا کرد کە تااقەتی ئەوەیان نەبێت بچنە سەر سندوقەکانی دەنگدان و بەشداری ئەو پڕۆسە گرنگە بکەن کە بە تەواوی چارەنووسسازە. وا بڕیارە ڕۆژی 20 ئەم مانگە هەڵبژاردننی خودی شەشەمی پارلەمانی هەرێمی کوردستان بەڕێوە بچێت و تێیدا 1191 کاندید ململانی بەدەستێنانی 100 کورسی پارلەمانی دەکەن. بە هۆی بارودۆخی ناوچەکە و سیاسەتی حکومڕانی 33 ساڵی ڕابردوو لە ئەگەری زۆری ڕێژەی بەشداریکردنی دەنگدەران پێشبینی دەکرێت گۆڕانکاری زۆر گەورە دروست بێت. لە دوای هەموو ئەو ساڵانەکە بە شێوەی هاوبەشی هەرێمی کوردستان بەڕێوە دەبرا و پاشان دروستبوونی بەناو ئۆپۆسیۆن و پاشان دروستبوونی ئۆپۆسیۆنی پۆپۆلیست و خزمەتکار بە حزبی دەسەڵات وای کرد دەسەڵات قۆرەخکردن لەلایەن پەدەکەوە کوردوتەنی ببێتە هێلکەی پاکرا و بە ئارەزووی خۆی و بە عەقڵی خێڵ و بنەماڵە ڕەوتی دەسەڵات و حکومڕانی لە دیموکراسیەوە بگۆڕێت بۆ دیکتاتۆریەت. هاوکات بە ئارەزووی خۆی داهاتی ژێرخان و سەرخانی ئەم هەرێمە بخاتە خزمەت بنەماڵە و خۆشگوزەرانی نەوەکانیان و خزمەتی داگیرکەرانی کوردستان. لە ئێستادا کە سەروبەندی ئامادەسازیە بۆ هەڵبژاردن لە هەرێمی کوردستاندا زۆرێک لە هاوڵاتیان بە شێوەیەک بێهیوا بوون کە ئامادەنین دەنگ بدەن و بە ناوی بێزاربوونەوە لە دەسەڵات دەیانەوێت نەچنە سەر سندوقەکانی دەنگدان، بەڵام بێباکن لەوەی بەشداری نەکردن لە هەڵبژاردن خزمەتە بە پەدەکە و ڕەوایەتی و ڕازیبوونە بە دەسەڵاتی خۆسەپێنی بنەماڵی بارزانی. چاودێران و شارەزایانی هەڵبژاردن پێیان وایە ئەوەی زۆر گرنگە بەشداریکردنی هاوڵاتیانە بە شێوەیەکی بەرچاو گرنگ نییە دەنگ بەکێدەدەن تا بتوانن لەو ڕێگە دیموکراسیەوە حکمی خۆسەپێنی بنەماڵە و تاگڕەوی و دیکتاتۆری ڕەت بکەنەوە. لە ئەگەری بەشداری نەکردن لە هەڵبژاردن چی دەبێت؟ هەڵەکانی ڕابردووی پەدەکە و پێشاتەکانی ناوچەکە پێمان دەڵێت بۆ ئەوەی بتی تاگڕەوی و خۆسەپێنی بنەماڵی بارزانی و پەدەکە تێک بشێنین پێویستە بەشدار بین لەو پڕۆسە هەستیارەدا. لە ئەگەری بەشداری نەکردنی هەر هاوڵاتیەک لە پڕۆسەی هەڵبژاردننی ئەم جارەدا ڕاستەوخۆ وەک ئەوەیە دەنگ بدرێتە پەدەکە. چاودێرانیش پێیان وایە دەنگدانیش بە پەدەکە دەنگدانە بە خیانەت و داگیرکاری و پشتیوانیە لە خۆسەپێنی و تاگڕەوی و دیکتاتۆری بنەماڵە و ڕەوایەتیدانە بە ڕەشبگیری ئازادی خوازان و بن پێخستنی دیموکراسی و دروستکردنی کۆیلێ عایرە 24ە. چونکە دەسەڵاتی پەدەکە لە ڕابردوودا و بەتایبەت لە کابینەکەی مەسرور بارزانیدا ئەو ڕاستیە دەسەلمێنێت. هاوکات پێشیان وایە ئەگەر بەشدار نەبن لە دەنگداندا وەک ئەوەیە بەدەستی خۆت چارەنووسی ڕەشی خۆت سەح لێ بدەیت و بۆ دەیان ساڵی تر لەژێر ڕەحمی درۆن و فڕۆکەی دەوڵەتی داگیرکەری تورک دابیت، وەک ئەوەیە بەدەستی خۆت نەوەکانت بخەیتە بەردەم جەلادەکانی بنەماڵە بۆ ئەوەی هاوشێوەی ئێزیدیەکان کڕین و فرۆشیان پێوە بکات و کۆمەڵ کوژیان بکات. لە بەرامبەر ئەمەدا پێویستە هۆشیاری تاک بگاتە ئەو ڕاستیەی کە چەندە گرنگە هاوڵاتیان بچنە سەر سندوقەکانی دەنگدان و بە ڕێگای دیموکراسی گۆڕانکاری گەورە دروست بکرێت و دوایین دەرفەت بدرێتە ئەو هێزانەی کە بانگەشەی گۆڕانکاری ڕاستەقینە دەکەن. لەو ڕێگەیەشەوە بتی هێڵی خیانەت و دیکتاتۆریەت تێک بشکێنرێت. بە پێچەوانەوە بەشداری نەکردن لە هەڵبژاردن و دەنگدان بە پەدەکە واتە ڕازیبوون بە حکمی خۆسەپێنی و دیکتاتۆری بنەماڵی بارزانی.